شەهیدی فەرماندە ئەبوو بەکر عەلی ناسراو بە خاڵە بەکر یەکێک بووە لە فەرماندە هەرە دڵسۆز و چاو نەترسەکانی قوتابخانەکەی سەرۆک مام جەلال و یەکێتی نیشتیمانی کوردستان لە خەباتی پێشمەرگاتیدا هەر ئەرک و بەرپرسیارێکی پێ بستپەردرایە سەرکەوتوانە جێبەجێی کردووە. شەهیدی فەرماندە خاڵە بەکر لە ساڵی 1964 لە گوندی کەڵەکنی نزیک لە شاری سلەیمانی لەدایک بووە. لە ساڵی 1970 پەیوەندی بارەخستنەکانی کۆمەڵی ڕەنجدەرانەوە کردووە و خەباتی سیاسی دەست پێ کردووە. ساڵی 1984 چەکی پێشمەرگایەتی بۆ پارێزگاری لە خاک و نیشتیمانەکەی دەکاتە شان و ڕوو دەکاتە شاخ و دژ بە دەسەڵاتی داگیرکاری ڕژێمی بەعس بەشداری لە چەندین داستانی نەبەردی کردووە. شەهیدی فەرماندە خاڵە بەکر لە ڕاپەڕینی ساڵی 1991 کۆمەڵانی خەڵکی کوردستان ڕۆڵی گەورە و کاریگەری گێڕا و سەرپەرشتی چەندین شانی نهێنی کردووە. هاوکات دوای ڕاپەڕینیش درێژەی بە خەباتی سیاسی و پێشمەرگایەتی داوە و بەهۆی ئازایەتی و لێهاتووی لە کاروباری سەربازی چەندین پلە و پۆستی پێست پێدراوە کە دوایینیان فەرماندەی لەشکر بووە. شەهیدی فەرماندە و پێشمەرگەی ڕۆژە سەختەکان ئەبوو بەکر عەلی ناسراو بە خاڵە بەکر لە شەوی 14 لەسەر 15 مانگی تشرینی یەکەمی ساڵی 1997 لە گوندی سنووری هیران و نازەنین شەهید دەکرێت و بۆ دوجار ماڵ ئاوایی لە هاوڕێ و هاوسەنگەرانی دەکات و لە پاش خۆشی چەندین ڕۆڵی بۆ خزمەتی خاک و گەل و نیشتیمانەکەی جێهێشتووە. بۆ هەمیشەش شان بەشانی شەهیدانی ڕێگەی ڕزگاری کوردستان ناوی لە هزری کۆمەڵانی خەڵکی کوردستاندا دەمێنێتەوە.